هیوادارم ئەگە ئەو کارە ساتە ڕوو نەداتەوە. هیوادارم ئەگە لە کەس ڕوو نەدا دۆڵەتی تورکیای هات بەبێ گیر و گرفتەك لە ماڵم نیدا و 300 نەفەرمەوە بەرکەوتم هیچم نەما. هیوادارم ڕوو نەداتەوە و کارە ساتە. هیوادارم قەت ئەمن زگم سوتا نەفەرێکی ماڵێکی دیکە کاول نەبێ و زگ سوتاو نەبێ خوایە دەفحیکەیە و بەڵای لەسەر میلەتی کورد. ناوچەی ئێمە بە درێژایی مێژووی 100 ساڵی ڕابردوو لەلایەن دەوڵەتە داگیرکەرەکانەوە بە درێژایی مێژووی 70 ساڵی ڕابردوو کەوتوتە بەرپەلامار و هێرش ئەمە هەر لە ساڵی 60ەکانەوە تا دەگاتە ئێستا. نمونەی ئەم زیندوو شەهید نارنج کە منداڵێکی تەمەەن 4 ساڵە شەهید بوونی لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکیاوە هیچ پاساوێک هەڵناگرێ بە بیانووی دەوڵەتی تورکێکێکە لە دەوڵەت داگیرکەرانە بەبێ جێدانە هیچ پرەنسیبێکی نێودەوڵەتی بە بیانووی وەستاندنی چالەکەەکانی پەکەکە پەلاماری هەموو شتێک دەدا. بۆ نمونە شەهیدکردنی منداڵێکی 4 ساڵە لە گوندێک کە هیچ بارەگایەکی پەکەکەی لێ نەبووە، هیچ ناوچەیەکی سەربازی نەبووە، بەڵام هاتووە لە ناو چەقی گوندەکە منداڵێکی وەکو شەهید نارنج شەهید دەکا و دەیان شەهیدی کەس لە شوێنەکانیکە هەر پڵنگان با بە نمونە وەرنەگرین دەیان نمونەیکە خاڵکی مەدەنی کۆمەڵکوش کراوە. بۆیە دەوڵەتی تورکی دەوڵەتێکە کە بەڕاستی بێ هیچ پرەنسیبێکی نێودەوڵەتی بێ هیچ پرەنسیبێک کە یاسای شەڕ دەگرێتەوە پەلاماری هەر چواردەوری پەلاماری هەموو شتێک دەدا. شەهید نارنج نمونەی شەهیدێکی غەدر لێکرا و شەهیدێکی زیندووە کە بەڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی حەقی خۆیەتی لەسەر ئەم جۆرە ڕەفتارانەی دەوڵەتی تورک بەجواب بێ و جۆرێک لە جۆرەکان ڕێگری لە ئەو کارە ساتانە بکە هەر نەک لە ناوچەی ئێمە لە ناوچەکانی کەش بە هەمان شێوە. دەسەڵاتی هەرێمی کوردستان بە درێژایی دروستبوونیەوە نەیتوانیوە ڕێگر بێ لەوەی کە دەوڵەتە داگیرکەرەکان چ ئێران چ تورکیا پەلاماری خەڵکە مەدەنیەکەی بدا. یعنی کەم ناوچەی کوێستانی هەیە خەڵکی مەڕدار بتوانن بچن بۆی لەبەرچی لەبەرەوەی بەردەوام لەلایەن فڕۆکە و تۆبارانەوە خەڵک ڕێگری لێ دەکرێ. بۆیە پەرتەوازەی گەلی کورد هۆکارێکە بۆی کە دەوڵەت داگیرکەرەکان هەمیشە توانی ویانە درز بخەنە ناو ڕیزەکانی گەلی کورد و کوێژ مەبەستیان بێ ئەنجامی بدەن. من ناو نارنجە نەکورد تاو دەبێن نە نارنج تاو دەبێ با دژمن بزانێ. وەکو بنە ماڵی شەهید داوا دەکەم لە هەموو گەلی کوریەک بگرن ئەو کارە ساتە بەسەر خەڵکی دیکەش دانێ زۆر خەڵکی دیکە شەهید بووە لەو پێناوەیدا. تارەی تورکیاش بە قەستی لە گوندی مەیداوە ئەو کاتی پەکەکە 6 کیلۆمەتر دوور بۆ لە گوندی پلنگان لە ناوچەی بۆ تێ بۆ ئەو کاتی. ئێستاش داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەم لەسەر ئەو کارە ساتە بێتە دەنگ کەچی دیت لە دەوڵەتی تورکیا قبوڵ نەکا